بەڵاکەم باس لە تەوەری دووەم و تەوەری کۆتایی پرۆگرامەکەمان هەکەین هەڵبەتە لەم تەوەرە باس لە بابەتێکی گرنگەکەین ئەویش هاتنی موچە و کاریگەری لەسەر بازار و هەروەها ژیانی هاوڵاتیانە هەڵبەتەوە کە زانین ئاکەم لە ماوەی مانگەکە دوو موچە دابشکرا کە تەنها هەفتەیەک لە بینی ئەو دابشکردنی ئەو دوو موچەیە هەبوو کەمەش بەتەواتی ژیانی هاوڵاتیان هەروەها بازاڕیش ینی جموجۆڵیش لە بازارە بەدیەکرێ بەڵێ هەڵبەتەوە کە زانی کە بەیانیش یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانە هەڵبەتە ئەم دوو موچەیە سوودی زۆری ئەبێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چووکەوە کە زانی کە لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە کاتێککە موچەدا بەش ناکرا هەستە کرد کە تەواوی بازار چۆڵ بوو جمجۆڵی هاوڵاتیان ناو بازارە بە تەواتی کەمی کردبووە و بار و دۆخ و گوزەرانی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی زۆر خراپ بوو بەڵام کاتێک بڵێ ئەو دوو موچەیە هات ئەوە بووە هۆی ئەوەی کە گۆڕانکاری بەسەر تەواوی ژیانی هاوڵاتیانە بێت ئەمە قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەت هاکەین با بزانین هاتنی موچە چۆن کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان و هەروەها بازاڕی شەبووە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامران قادر مامۆستای زانکۆ و ئابووریناس کە ڕاستەوخۆ لە ستۆدی بانی کورسادنی وسەوە لەگەڵماندان دکتۆر سڵاوی لەبێت بانیت باش بەخێر بیت بانی ئەوش باش زۆر سپاس دکتۆر بەخێر بیت زۆر سپاس بەڕێز زۆر سپاس دکتۆر ئەگەر سەرتا هەر لە باسی هاتنی دوو موچەکەوە دەست پێ بکەین با بزانین هاتنی ئەو دوو موچەیە لە ماوەی مانگێکە کە تەنها یەک هەفتیان بین بوو ئەمە چۆن لێکدانەوەی بۆ کەیت و ئەمە چۆن کاریگەری لەسەر ژیان و دۆخ و گوزەرانی هاوڵاتیان و هەروە بازاڕی شەبووە بەڵێ ئەوەی کە جێی خۆشبەختیە ئەوەیە کە دوو موچەکە بەسەرێکەوە کەس تەسەوری ئەوەی ناکرد یعنی ئێستا تۆ تەسەوری شتێک نەکەی هەواڵێکی خۆش نەکەیت و بەڵام بۆ بێت و فعلا تەنفیس کرێ و توانی دوو موچەکە لە مای هەفتەیەکا وەرگری وەکو خۆتان فەرمووتان پێشتر مەسەلەن خەڵکان یعنی فترەیەکی زۆر بوو کە ئەو داهاتە نهات بۆ ناو بازارەوە تەمەنە داهاتە لە ڕێگەی موچەخۆرانەوە هێتە ناو بازارەوە بەڵام کە نات بۆ ناو بازارەوە خەڵک ئەوەیتە بێئەمەل ببوو واتە تەنها ئەوە نەبوو کە تۆ موچە و نەبوو شتی خەرج ناکرد پلانێدا نابوو کە خەرجەکانت بکەم بکەیتەوە بۆ فعلا خەرجەکان کەم بووە سەرڕای ئەوەی کە ڕەمەزان بوو و بەرەو جێژ نەڕۆشتین بەڵام بازارەکان چۆڵ بوو ئەبینین کە تەنان سەجادەکانیش چۆڵ بوو لەم حاڵەتەیە کە بڕیارێک درا و دوای کە موچەیەک هاو ئەو خەڵکانی کە ئەو داهاتیان هەیە حتمما داهات کە هێت بەشێکی چێ بۆ بەکارهێنان بەشێکی چێ بۆ سیفکردن یعنی با بڵێن ئیدیخاریان با بڵێن پاشەکەوت تۆ دائێنەی لە ماڵەوە بەڵام کە کاتێک ئەم موچەی یەکەم هاو خەڵک فریای ئەوە نەکەوت پاشەکەوتێکی لە بکاو بەشێکی دانە یەکسەکە موچەکەی وەرگرت ئەم پارێک چۆن ناو بازارەوە لە دوو ڕێگەوە یەکەم لە ڕێگەی ئەوەی کە پێداویستەکانی خۆی پڕکاتەوە دوم لە ڕێگەی ئەوەی کە قەرزەکانی پێباتەوە کەواتە سورعی تەداولی نقود لە ناو بازارە زیای کرد واتە دەساو دەستکردنی پارە لە ناو بازارە زیای کرد یەکسەر بازار بژایەوە بەڵام ناتوانین بڵێن گەڕاوەتەوە پێش ئەو ڕووداوانی کە یعنی بگەڕاوەتەوە بۆ حاڵەتی ئەسلی خۆی کە حاڵەتەکە ئەوەیە کە بەشێکی نۆرمال تۆ موچە وەرگرت موچە لە کاتی ئاسایی خۆیان وەربژێ بەڵێ چونکە بۆ هێشتا خەڵک لە قۆناغی یەکەم یا لە موچەی یەکەمە سیقەی بە وەزعەکە نەبوو تی باشە موچەیەک ماوەگرتەوە خۆ ئەزانێ لەوانێ 40-50 ڕۆژ موچە وەرگرتن لەبەرەوە هێشتا دەستی پێوەگرت و بەشێک لە موچەکەی ئەوەی کە قەرزدار نەبوو بێ مەسەلەن هەرچەندە زۆری قەرزاوی کە قەرزدار نەبوو بەشێ لە موچەکەی داناوە بەشی بە حەزەرەوە سەرف کرد بەڵام کە کاتێک موچەی دووەم هاوی تر لیان معلوم بوو کە ئەم مەسەلەیە دیارە بەردەوامە بێ و ئەو هەواڵانەش کە هەیە بەڕاستی هەمووی لە قازانجی ئەوەیە کە موچە لە بەغاوە بێت بەڕاستی هەموو ئاڕاستەکان ئەوەن کە موچەی زیاتر لە بەغاوە بێت لە داهاتووە با بڵێن بۆ مانگی 4 بۆ مانگی 5وانە لەبەرەوە کاریگەری گەوری لەسەر بژانەوەی بازار بوو و بینیمان کە چۆن بازار بژایە بۆی ئەوە بەڵێ دکتۆر لە ماوەیەکی کەما دوو موچەدرا کە ئەمە وەک ئاماژەمان پێ جێ دڵخۆشی بوو بەڵام ئەگەر کۆنتترۆلی بازار نەکرێت و ڕێو شوێنی نوێ نەگیرێتە بەر ئەمە لێکەوتی خراپی لێ ناکەوێتەوە بەڵێ من لە زۆر جار لەوانەیە خەڵک پێی ناخۆش بوو بێ کەوتم ئەگەر معاش زیاد کرێت بەبێ ئەوەی کە کەسەکە پرۆدەکتیڤ بێتە مەرهەمدار بێت کێشەی ئابووری دوور دەبێت بەڵام تەمان ئەمە موچەی خۆیان ئەمە معاش زیادکردن نیە حەقی خۆیانە کە وەریگرن بەڵێ لە داهاتوە بڵێن ئاسێگیشتی نرخەکان ئێستا چۆن ئاسێگیشتی نرخەکان بەتابەتی ئەوانەی کە پێڵەن نۆن ترێدەبڵ بوو سواتە غير قابل للتجاره وەکو زەوی و عقارات و ئەمانە داپەسێنێکی زۆر بەچای بینیوە چکە ئێستا وەکو ئەمە زەوی و عقارات وەکو شتێکی تر نییە بڵێ وڵات ئەگەر لێرە پارەی نەکرد ئینێرمە دەری وڵات ناتوانین بینێرتە دەرەوە خەڵک لە ناوخۆ پارەی پێ بوو نرخەکەی بەرزبێتەوە پێی نەبوو نرخەکەی داوەزێت تەواو چکە قابلی ئەوە نییە بڵێن تیجارەتی پێ بکرێت بەرامبەر بە عالمی دەرەوە مەسڵ وەک کیلۆیەک ئاڵتون نییە گە لێرە پارەی نەکرد بەمە دەرەوە وەگەوە نییە لێرە کە موچە طبعا موچەکە هەیە نا با بڵێن موچە وڵات زیاتر موچەکە کە هەیە
ئەو خواستانە زیە ئەکاتەوە دیسان و دووبارە زیاکات بەڵام مامانگ و دووانگە ئەوی کە پەیوەندی بە عقاراتەوە بێت ڕەنگە زۆری پێ بچێت ڕەنگە ساڵێک 2 ساڵی پێ بچێت کە موچەکە بێتەوە دیسان و ئاسیگەیشتن نرخەکان بۆ شتومەکانی ئەتوانین بڵێن شێ بە قۆناغ دکتۆر بەڵێ بە قۆناغ بەرز بێتەوە بەڵام نرخی شتومەکەکانی کە لە دەرەوەی وڵاتەوەیەت ئەو پەیوەندی بە دوو هۆکارەوە یەکەم ئایا نرخی دۆلار بەرز نەبێتەوە چکە ئەو شتانە گرانە بێت دووەم لە وڵاتەکەی خۆی نرخەکە بەرز نەبێتەوە غێری ئەوە نرخەکە بەرز نابێتەوە و ئیلا ئەگەی احتیکار بکرێت لێک حاڵەتی ترە شتومەک بۆ نمونە خۆراک یا ئەشای کارەبای ئەگەی احتیکار بکرێت خۆ لە دەرەوەی وڵاتەوەیەت ئێمە پارەشمان زیاب کار نابێت بەرز بێتەوە بۆ لەبەرکە تۆ جارە خواست زیاب کە ئیسرات زیاترێت خۆ ئێمە تەسیر لە وڵاتە ناکەین خواستی لەسەر زیاب بکەین و نرخەکەی بەرز بێتەوە نەخێ ئێمە بەشی بچووشین لە هەموو جیهان کە ئیسرات لە دەروێنین بۆ من ئەشای کارەبایی بەڵام دەستی کار گرانە بێ لێرە بۆ نمونە تۆ خانوێک دروستەکەی لەوانەیە ئەشای کارەبایەکان وەکو جاران نرخەکەی نزم بێت بەڵام دەستی کار لەوانەیە گەر گڵۆپێکیان بۆ وایریشان بۆ بەستێتی بە 10,000 لەوانەیە مودێکتر ئەوەنە ئیش زۆر بێت کەسەکە بە 10,000 ئیش نەکات بە 20,000 بە 30,000 ئەوانە زیاکە کەەوە سێڤزە خزمەت گوزاریە دەستی کار لەوانەیە تۆ پێویستە بە ئەشیایەکی سارە بێت تۆ لە دەری وڵاتەوەێنی دلار بەرز نەبێتەوە عیبی نییە وڵاتەکەش مشکلی ئەوەی نییە بڵێ وڵات سعرەکانی گران کردو لە لای خۆی بە هەمان سعریەتەوە بەڵام بەستنی ئەو پارچە لە ناو سارەکەی وەساکە بۆ دەبەستێت سعریوانە بەڵام لە داهاتوە بەرزبێتەوە بەڵام وەکو ئەو سعری ئەو شتمەکانی کە لە دەری وڵاتەوە ئەگە احتیکار نەبێ وەکو وتم ئەگە احتیکار نەبێت کۆمپانیایەک شتێکی احتیکارەکە و بەرزگاتەوە ئەو دەردیتۆوتێ ئەبێ بەڕاستی چاودێری بازار بکرێت لەلایەن حکومەتەوە بۆی کە ئەو احتیکارە ڕوونەیە ئەبێت تۆ دیشاتی احتیکار بکەیت چونکە جاریوات دەرمانێکەیە خۆ دەرمانەکان زۆربەی لە دەری وڵاتەوەیە ئەڵێ بە 10,000 خۆ بێ بڵێ بە 15 بێ بیکڕی چی بکەیت پێویستە پێێتی لەبەر احتیکار ئالێوایە دروستە بێت مەسەڵەن ئەو کەس کۆمپانیاکێ تەنها ئەو کۆمپانیاتوانە ئەو دەرمانە بۆ عراق بێنن کە دەرمانێکی دیاری کراوە و خەڵکانێکی زۆر خواستی لەسەرەتی خۆگە لێ بە $10 بیکرەوە لێرە بیاتە بە تۆ بە $20 تۆ هەرە بیکڕی و معاشش هەیە پارە هەیە بە ناچاری نەشە بە هەرە بیکڕی بڵێ بە $30 ژێرە بکڕی ئالەویانە ئالە حاڵەتانەیە حکومەت بە چاودێری بکە بەس غیری ئەو حاڵەتانە ئەوانێتە بە شێکی نۆرمال ئەڕوات و حکومەت ناتوانێت کۆنتترۆلی خواست لەسەر چی لەسەر ئەو کەسانی کە سرویس پێشکەشەکە مەسەرەن وەکوتم بەستنی گڵۆپێکە شتێکە ئەوە ناتوانێت بە کاسەکە بڵێ وڵای لە تۆ بێ بەستنی گڵۆی بە $2 پێی نابێت بە $4 بێ ئەوێ بە 2,000 پێی نابێت بە 4,000 پێی بەڵام بە شێویشی گشتی ئەم معاشی کە یا با بڵێن ئەم داهاتی کە ئەم بڵێن خەرجیانە یا با بڵێن حکومەتی عراقی کە معاش ئەنێرێ و کە ئەو موچەیە ئەنێرێت بە شەرێکی گشتی لە داهاتوە ئاستی گشتن نرخەکان بەرزەکاتەوە بە تایبەتی بۆ سەکتەرانی کەوت باشەکەواتە دکتۆر ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی کاریگەریە باش و خراپەکانی چێ بە بەتایبەت بۆ بژانەوەی بازار ئەتوانین بڵێن ئەمە بەردەوامە بێت یاخود کاتیە بەڵێ تەمان ئەم بەرزبوونەوەە لە شوێنێکە ئەوەسەکەیش بە پێی خواست و خستنە ڕووە بەڵام ئەتوانین بڵێن ستێپ بە ستێپ بەرز بێتەوە یعنی ئەوە نییە وەکو نۆرمال چۆن لە ئەمریکا ئەوروپا لە 2 ساڵانە لە ساسی ئینفلیشن هەیە هەڵاوسان هەیە لێرەش ئەگەر لە سا 2 بێت صحیح شتەکە واتە ئەگەری هەڵاوسان لە سا 1.5 1 بێ 2 بێ واتە لە سا 2 ئاسەگەیشتن نرخەکان بەرز بێتەوە شتێکی زۆر ئاساییە بەس کە گەیشتە سەرو لە سا 2 بەڕاستی تۆزێ ترسی هەیە بەڵام بەهۆی ئەوەی کە یعنی ئێستا کۆمپانیا زۆرە مەسەرەن خستنە ڕووی با بڵێن عقارات زۆرە پێ ناچێت ئەو بەرزبوونەوە تۆمارکات کە لەم قۆناغیان بۆ بەرزبوونەوە تۆمارکە کە من باسیەکەم مەسەرەن ترسم لی هەیە لەو بەرزبوونەوەانە بەڵام شتێک هەر بەرز بێتەوە گومانیتیانە بەڵام مەسائلی بەردەوامبوونی ئەم دەخلەش جارێ بەڕاستی خەڵک زۆر سیقەی بە وەزعەکەنی ڕاستە دوو موچەهاتەوەوانە هێشتا لەوەیان ئایا 100% ئیشەکە وکو خۆی ئەڕوات ڕەنگە ئەمە تامانگی هەشتنوێ پێ بچێت ئەو کاتە متمانە بۆ بازار بگەڕێتەوە متمانە بۆ بەکاربەر بگەڕێتەوە ئەو کاتە بە ئیسراحەتی خۆی بە پێی دەخلەکەی خۆی پارە سەرفکە ڕەنگە ئێستا عاشمانگی چۆنش بێت خەڵک تا ڕادەیە دەستی پێ بگرێت ترسیلەوە هەبێ لەوانەیە نامێنێت باڵ جا تۆ باسی متمانەت کرد دکتۆر بڕیارە لە دوای جەژن و لە دوای بیستی مانگەوە موچەی مانگی نیسانیش هاوشێوەی عێراق دابەشکرێت لە هەرێمی کوردستان پرسیارەکەم لێرە ئەوەیە تا چەند بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق کە پشتیوانی لە دابشکردنی موچەی هەرێمی کوردستانەکە هاوشێوەی عێراق و تەنانەت سەرۆکی حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی عێراق تەشی دەکەنەوە لە چەندی بۆنەیە وتویانە موچە لە کاتی خۆیان درێت پرسیارەکە ئەوەیە ئەمە تاکەی بەردەوام ئەبێ ئایا لەگەڵ هەموارکردنەوەی بودجە کێشەکان ئەتوانین بڵین بە شێوەیەک جاری چارەسەر بێت و موچە وەکو جاران ئاسایی بێتەوە مانگۆ مانگ فەرمان بەرانوەری بگرێ پرسیارێکی زۆر جوانە لەبەری کە باسی بودجە و کرد هەموارکردنی بودجە جاران حکومەتی عراقی نەک جاران هەردوومان بۆ پێش حکومەتی عراقی من بە نەفقاتی فعلی
پارە دەمێ نەفقاتی فعلی بێ خۆ حکوومەتی عراقی 109 تریلیۆن دینار بودجەکەیەتی بس بفعلی 130 تریلیۆن دینار 140 تریلیۆن دینار سەرفەکەت واتە لەو 130 تریلیۆن دینار لە ساڵ 12.6 دوای کە نەفقاتی سیادی و حاکمیش لێ دەرەکات ئەبێ لە ساڵ 7 بەڵام ئێستا دادگای فیدرالی واناڵێ بەڵام من پێشی بچمە سەر دادگای فیدرالی با ئێمەش ڕاستێک بڵێ ئەمە هیچ پەیوەندی بە دادگای فیدرالی چۆنیە پەیوەندی بە شتێک لە سەری دادگای فیدرالیوێ خۆ دادگای فیدرالی ساڵێکە 2 ساڵ مۆزعابینێ ئەی بۆ چاچنانە ڕاستکە پەیوەندی بە ئەمریکاوەیە دیسانەوە پەیوەندی بە دۆلارەوە هەیە ئەمریکا طبعا هەموو دۆلاری عراق بەدەست ئەمریکایە ئەمریکا سەردەستی شل کردووە بۆ عراق و عراق تجارتی لەگەڵ ئێرانە هەیە و مافیاوەتێک کە تجارتەکە بکە و پارەی باتێ بە درهەمی بۆ منە ئیماراتی لەسەر فێز ئەبوو ظەبی بانک باشە ئەم ئاسانکاری کە ئەمریکا بۆ عراقی کرد خۆ بەبێ مقابل نییە بە مقابلی ئەوەیە کە ئاماژی لە پشتەوە دکتۆر بەڵێ ئامانجی تری لە پشتەوە بەس ئەمە بەس دادگای فیدراڵەکە بینین ڕاستەکەی ئەوە نییە عراقی توانی ئەمریکای توانی والێ عراق کات دۆلاری تیانەیەڵێ بەس وای لێ نەکرد طبعا خۆشی وای لێ نەکرد چکە عراقی پێویستە ووتی تۆ ئەوەم بۆ بکە ئەوە بکە ئەوە بکە ئەوە بکە ئەجینات چۆن منطقیە ئێستا عراق 950 میلیارد دینار ئەنێرێت لە سەرتای مانگی چوار دوای 950 تری ژەنێرێت بەبێ ئەوەی کە جاران مشکلی هەبوو لەسەری کە ئەوەنە مۆزەفەنی ئەوە ئێستا مشکلی نییە ئەڵێ بۆ دەنێرم جگە لەو داوای داهاتی ناوخۆ ناکات ئەوە جگی تێبی نییە ئەڵێ داهاتی ناوخۆش بۆ خۆت 350 میلیارد تەنانەت موچەی مانگی سێ لە چەند ڕۆژێکی دیاریکراودا ڕەوانەکرا ئەگەر موچەی مانگی دوو چەند ڕۆژێکی پێچوو بێ بەڵام مانگی سێ کەمتر یعنی ئەمە کۆمەڵی پرسیارە منێتە پێشەوە باشە بۆچی پێشتر حساب 1 دیناری لەگەڵ تۆیا کرد ئێستا 950 میلیارد دینار بۆ نێرێ بە زیاوە بۆ دەنێرێ من ناتوانم بڵێم بە زیاو بۆ دەنێرێ حکوومەتی هەرێم پێشتر پێویستم بە 940 میلیارد دینار ئێستا 950 بۆ نێرێ ئێستا ئامادەیە پلێبەرزکردنیش نوێشێ بۆ بنێرێ باشە ئامادەیە لە هەفتێکە 2 موچە بۆ بنێرێ ئامادەیە 20 دوای 24 پارەی ترێ بۆ بنێرێ باشە ئەمە یعنی چی و ئامادەیە داهاتی ناوخۆ لێ وەرنەگرێتەوە لەم خۆناغەیە لا داهاتوە لە ڕەنگە لە 150 لێ وەرگێتەوە لە دوای مانگی پێنجوانەوە ئیش نازانم ڕەنگە وانە بێت ئەمە هۆکە ئەمە بۆچی حکوومەت هەرو ستافێ لەسەر هەرو وەزیری دارایی هەرمیان ئەوەیە ئەی بۆچی ئەمەی گۆڕی ئەوەی یاوای لێ کرد ئەوەی والێ کرد پەیوەندی باشە دادگای فیدرالی بڕیارێکی یاوە بەڵام ئەمە لەسەر دادگای فیدرالیەوە حکوومەتی ئەمریکا من قەناعەتمەیە کە ئەتوانین بڵێن ڕێکەوتنی سیاسیە لە پشت ئەم وەڵای من ناتوانم بڵێم ڕێکەوتنی چکە ئەمریکا بەس عێراق زاڵە ڕێکەوتنی سیاسی لە نێوان دوو جیهتاکرێک کە متەوازن بن بەڵام ئەمە لەسەر ئاسی ناوخۆمە بەسم دکتۆر لەسەر ئاسی ناو ڕاستەکەی ئەگەر بەدەست عێراق خۆی بووە ئێستاش قەناعەتمەیە بەدەست عێراق خۆی بووە پارەکەی نەئەنەرد بەسەم بەم شێوەی ئێستا بەبێ ئەوەی کە تەدقیقی ناوەکان بکات بەبێ تەنانەت ئێستا ناوەکان ناوی هێزەکانی ئەمریش بەس کۆدێکە ناویتیانیەوە هەر قبوڵیەتی و ئەینێرێ کەواتە چییە کەواتە من قەناعەتمەیە ئەم شتە جارە بەردەوامە ئەمە بەڕێی من قەناعەتمەیە ئەم شتە جارە بەردەوامە بێ و پێم وایە کە هەرێمی کوردستان چێتە ژێر ئەو یاسانی کە دادگای فیدرالی کە ئێمە بینین کە دادگای فیدرالی دەری کردووە و حکوومەتی عراقی چێتە ژێر ئەو یاسانی کە دادگای فیدرالی دەری کردووە و من باسی ئەوم کە باسی ئەمریکایان لەسەر دادگای فیدرالیەوە شتێکی تر هەیە. دکتۆر ئەگەر باس لە مەسەلەی بازار و بژانەوەی بازار بکەین ئەو کەزانین کە بە نزیکەی 8 میلیۆن کەس هەیە کە ملیۆنێک و 250 هەزاریان موچە خۆرە ئەتوانین بڵێن بۆچی ئەمەە کاریگەری لەسەر بازار و بژێوی ژیانی هاوڵاتیان دروست کردووە ینی ئەوەی کە موچە خۆرن وای کردووە کاتێک کە موچە نایەت ئەو کاریگەری لەسەر بازار دروست بکات. بەڵێ جار ئەم ملیۆن و دووسەی کە هەمانە ئێمە ژماری دانیشتوان 7 میلیۆن 8 میلیۆن لە هەرێمی کوردستان 6 میلیۆن هەرچەنێکە ئەم 100 میلیۆن و دووسەی کە هەمانە مناڵیان هەیە واتە ئەو موچێکە ئەچێت بۆ کەسێک لە ملیۆن و دووسەیە خۆ بەسانە ناچە بۆ خۆی ئەچێت بۆ مناڵەکانیشی واتە ئەچێت بۆ 4-5 میلیۆن کەس باشە ئەوەشی کامێنێتەوە لە بازار ئیشەکات باش ئەمە کەسی کە موچەکە وەرەگرێت و ئەچێتەوە بۆ مناڵەکانی خۆ بەس بۆ خۆی سەرف ناکە بۆ مناڵەکانی سەرفکات ئەچێتە ناو بازار ئەو 2 میلیۆنی کە موچەیان نییە ئەو 4 میلیۆنی کە چەند کەسەیە تەمەن 4 میلیۆن نییە کە موچەی نەبێت تەمەن لەوانەیە میلیۆنێک بێ بزانین تریش عائیلەن مناڵیان هەیە پارە پێ ئەکەن لە کەرتی تایبەت و ئەوانیش خەرجەکانیان بۆ عائلەکانیان سەرفەکەن باشە کە کاتێک تۆ پارەکە سەرفەکەیت کەرتی تایبەت بەمەسم لە دوکانارێکەوەی هەتا کۆمپانیایکی گەورە ئەمانیش ئیسفادە ئەکەن بەڕاستی ئەم کۆمپانیا و ئەم بازارش کە ئیبینیت هەمووی مثلەن خەڵک تیای کارەکات و ئەمان فرۆشیان زۆرە بێت کە فرۆشیان زۆر بوو قازانجان زۆرە بێت کە قازانجان زۆر بوو خەرجەکانی ئەوانیش زۆرە بێت لە ناو بازارە واتە مۆڵتیپڵە واتە بە دەبڵ ئەشکێتەوە مثلەن کە من پارەی خەرجەکەم ئەچێ بۆ ئەویش دیسانەوە خەرجێکات کە لە ئەوڵی ئەم بەرنامە باسی سورعی تەداولی خودم کرد دەسا دەستکردنی پارە ئەم دەسا دەستکردنی پارە لە ناو بازار ئەسوورێتەوە و کاریگەری گەورە لەسەر بازار دروستکان لەبەرچی لەبەرەوەی کە خەرجەکانی حکوومەت یەکجار گەورەیە خۆتان نەزانن 950 میلیارد دینار یا ئەگەر پلێبەرزکردنەوە ببەسرێت ئەو کاتە زیاتر لە تریلیۆنێک و 50 میلیارد دینار
بێتە ناو بازارەوە لە یەک مانگە یا ئێستا کە ئیبینین لە یەک مانگە دوان هاتۆتە ناو بازار طبعا کاریگەری گەوری ئەبێت وە ئەمەی کە معاشەکە وەرگێ ئەو کەسە ئەیبا بۆ بازار لە بازار ئەو کەسانی استفادەی لێکەن و ئەمە بەشێکی مالتیپل ئەڕات. بەڵێ دکتۆر باسی پلەبەرزکردنەوەت کرد بەڕستان وەک پسپۆرێک و شارەزایکی بواری ئابووری ئەم پرۆسەیە ئەڵەن لە پسانی وەزارەتی داری هەرێم ئەڵەن لە مانگی 5 جێبەجێکرێ ئەم پرۆسێ ئالۆز نییە ڕاستەکەی بۆ چوونە لەو بارەوە بەڵێ پرۆسی پلەبەرزکردنەوە ئالۆزە تا ڕادێکی زۆر مەبەست لە ئامادەکردنی لیستەکان بەڵێ لە ڕوو تەکنیکیەوە ئالۆزە بەڵێ لە ڕاستی لە ڕوو تەکنیکیەوە بۆ لەبەرێکە خەڵکانێکی زۆر هەبوو لە دوای 2015 کێشەیەکی زۆرە طبعا لە دوای 2015 مثلا خانەنشین بوون 2018 19 22 خانەنشین بوو پلەبەرزکردن بکرێەوە جارێەوە بکەرە ئەولەوە ئێستا خانەنشی بووە کۆمەڵێکی تر زۆر هەیە مثلا تۆ بێ هەموو مەلەفی هەموو فەرمانبەر هەیە دوو پلەبەرزکردنەوەی زۆربەی دوو لەبەرزکردنەوەی بەڕاستی هەیە توان بڵێم زۆربەی نەکەم بووی بەڵام ئەبێ مەلەفەکەی بکەیتەوە بزانی ئایا پاداشتی هەیە سزای هەیە ئەمان هەمووی تەسیل لە پلەبەرزکردنەوەکە خۆتان زان کە ئەمانە تۆ یەکەی بە یەکەم مۆزەفە بێ دوای بگەڕێت ئەمە لەسەر ئاسی دائیرەکەی خۆی ئەگەر زوو ئەنجامی بن ئەوە ڕەنگە ئیشەکە زوو تەواو بێ ڕاستی ئیشێکی قورسە هیوادارم تامانگی پێنج تەواو بێت. بەڵێ بە هیوای دکتۆر بەڕستان وەکو مامۆستایەکی زانکۆ هەروە وەک ئابووری ناسێک پێمان بڵێ کە پێویستە خێزانەکان چۆن خەرجیەکانیان بکەن چونکە وەکە زانین کە لە ئێستا ئاماژەمان پێ کرد کە دوو موچە هاتووە هەر ئەو کاتێک کە یەک موچە هاتبووە باس لەوە ئاکراکە موچەی دووەمیەت سێرمانە کرد کە هاوڵاتیان بەشەیەکی زۆر پارەکانیان خەرجە کرد و لە ئێستاشدا کە دوو موچە هاتوو و بڕیارە موچەی مانگی نیسانیش بە هەمان شێوە سیرێک کە هاوڵاتیان بەشەیەکی زۆر پارەکانیان خەرجەکەن پێویستە خێزانەکان بۆ ئەوی کە پاشەکەوتیان هەبێت و بتوانن خەرجیشی بکەن پێویستە چی بکەن وەکو ئابووری ناسێکە جوان ئاگامان لە جیرفامان بێت لە ئابووریا سلوکی مستهلک هەیە ینی سلوکی مستهلک ئەوەیە کە بەکاربەر چۆن تەسەڕوف بە پارەکانیەوە کە چەندین چۆیسی هەیە کە هەڵی بژێرێکە ئەمە نەکڕێ ئەوە بکڕێ ئەمە چاکترە بەڵام گرانترە ئەمە کوڵتەکەی خراپترە بەڵام ئینترە هەرزانترە بەڕاستی لە نظری سلوکی مستهلک ئەوەی ڕوون کردێتەوە کە تاکەکانی کۆمەلگا چۆن تەعامل لەگەڵ کڕینەکانیان ئەەکەن بەشێکی پەیوەندی بە ئەذواقی مستهلکەوە هەیە سە پاری ئەم دوو موچەیاتۆتە دەست ڕەنگە پارێکی واشی نەبێ بەڵام ئەذواقی مستهلک ئارەزووی بەکاربەر وایە کە حەزی لە شتێک بێت خواستەکانی لەسەر ئەو شتانە دروستە بێ پارەکانی زۆر بەسەرفەکات هەشە پارێکی زیاتری شێوە بەڵام سەیڤی نەکات ئەمە هۆکارێکی چێوە کارگەی بە پەیوەندی بە تەسەڕفی کەسەکەوەیە بەڵام لە سەروی ئەمانەوە چی شتێکمان هەیە متمانەمان هەیە ئێستا چەند جارێک باسی متمانەمان کرد متمانە هەموو تاکەکان ئێمە هەمووان متفقین لە تاکەکانی کۆمەڵگای ئێمە متمانیان زۆر جارە بە بارودۆخەکە نییە بەو ڕادەی 100% بێت هەتا جوان ئەم موچەیە چێتەوە سەربەغا کە چوە سەربەغا ئەو کاتە متمانەی تەواوەتی ئەجێرێتەوە بەڵام من تێبینیەکەم کردووە بەڕاستی خەڵکانێکی زۆر هەیە کە خواستێکی زۆر لەسەر شتومەک دروستکەن و بێ ئەوەی بیر لەوە بکەنەوە سەیڤینێک دابرێت چونکە سەیڤین بەڕاستی هەمیشە پێویستە بەڵام بەداخەوە ئەو شتە هەیە بەس لە ناو هەموو تاکەکان نییە بەڵام ئەتوانی بڵێن ئەتوانین لە حسابکەین لە 150 تاکەکانی کۆمەلگای ئێمە بەتابەتەوەی لە سلێمانی ئەبینین خەرجەکانیان زۆر زیاترە زۆر ئەکەن ئەمە چی وڵات دوو موچان وەرگتووە خێراسن سەرفیەکەن تەنانەت بۆ شتی کەمالی بۆ شتی ضروری قەی ناکە بۆ شتە کەمالی مەسەلەن بۆ قەنەفەیەک شتێک بێ ئێستا پێویست ناکە سە بچی بیکڕی بۆ جێژم بزانم چی بێنە بەڵام تێبینیم کە ئەوە حاڵەتە زۆر زۆرە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر کامەران قادر مامۆستای زانکۆ و ئابووری ناسپاس بۆی کەم بەیانەی لەگەڵ مامون بە کۆمەڵی زانیاری زۆرت بەدەین زۆر سپاس دەکەین. دکتۆر کامەران سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ